بەڕێز سەرۆکایەتی داواکاری گشتی، بەڕێزان وەزیری تەندروستی و وەزیری ناوخۆ، بەڕێزان پارێزگاری سلێمانی و قایمقامی قەزای پێنجوێن، ئێمە هاوڵاتیانی قەزای پێنجوێن لە سۆنگەی پەرۆشیمان بۆ تەندروستی خۆمان و گەلەکەمان و پاراستنمان لە ڤایرۆسی کۆرۆنای مەترسیدار کە جیهانی داگرتووە داواتان لێ ئەەکەین بە خێرایی بڕیار بدەن بە داخستنی دەواازەی باشماخ کە چەند خولەکێک لێمانەوە دوورە و ڕۆژانە فەرمانبەر و شۆفێر و کرێکارەکان لەگەڵ ئێرانیەکانان تێکەڵ دەبن و بەریەک دەکەون. حکوومەتەکەمان حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە ئەو هەموو ڕێکارە تونند و تۆڵانەی بۆ پەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەلامەتی گیانی هاوڵاتیان گرتۆتە بەر، مزگەوت و فەرمانگە و خوێندنگەکانی داخستووە و شار و شارۆچکەکانی کەرەنتینە کردووە و بازار و جوڵەی ئۆتۆمبیل و پیادەی وەستاندووە. بەڵام سەرمان سوڕماوە مەترسیدارترین دەرگای بەکراوەی هێشتۆتەوە و نایەوێ دای بخات کە هەر دوێنێ لە سەردانەکەیدا بۆ دەواازەکە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند کە بەهۆی تێکەڵی زۆری شۆفێری ئێرانی و عێراقی دەواازەکە کۆنتترۆڵ ناکرێت. بۆیە ئێمەی خەڵکی قەزای پێنجوێن هاوارتان لێ دەکەین و تکاتان لێ دەکەین ئەم دەواازەدا بخەن چونکە ژیانی ئێمە و سلێمانی و هەرێمی کوردستان بەهۆیەوە لە مەترسیدایە. مێژوەکو ئیدارەی قەزاکە لە زووە هاوارمان کردووە. ئێمە لە یەکەم ڕۆژی دروستبوونی ئەم ڤایرۆسە کوشندە و گەیاندنی بە هەرێمی کوردستان هاوارمان کردو چونکەوانی تووشی پەتاکە بوون لە مەرسی باشماخەوە داخلی هەرێمی کوردستان بوون کە لە ئێران بوون. ئێستاش قەرەباڵخێکی زۆر لە سنووری مەرزەکە هەیە. ئێمە وەکو ئیدارەی قەزاکە لەگەڵ تیمە تەندروستیەکان هێزەکانی پاسەوانی سنوور، ئاسایش، پۆلیس، هەموو ئەوانەی کە خەمخۆری ئەم نیشتیمانن شەو ڕۆژیان خستۆتە سەرێک بۆ کۆنتترۆلکردنی هەموو ئەو ڕێگانەی کە خەڵکی لێتە ناوە. بەڵام بەداخەوە ڕۆژانە خەڵکێکی زۆر کە ڕۆژی وایە گاتە 230 کەسدا 250 کەس ڕۆژی وا بۆ 400 کەس بار هەڵگری ئێرانی هاتووە تێکەڵی مەسەلەن کرێکارەکانی ئێمە بۆ کە دانیشتووی پێنجوێنە تێکەڵی فەرمانبەران و بازرگانانی سنووری قەزاکە و سنووری هەرێمی کوردستان بووە. ئەگەر ئەم ڤایرۆسە قەرارە ئەو نەمەترسیدار بێ بە دەستلێدان و بە قسەکردن و بەریەکەوتن بگوازرێتەوە بە دڵنیاییەوە ڕۆژانە دوێنێش جەنابی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بە چاوی خۆی بینیوێتی ئەم مەترسیە ڕاگەیاندووە و بە نەزن و سوێتی کە ئەم تێکەڵاوێ کۆنتترۆل ناکرێ و لە کۆنتترۆلی هیچ کەسێکانیە تەنها داخستنی مەرزەکە بۆ ماوەی ئەم 4 ڕۆژە چونکە ئێمە وەکو قەزاکە ئەتوانین 4 ڕۆژ خەڵکی قەزاکەمان کەرەنتینەکەین نەچین بە هیچ لایەکە هەر چۆن ئێستا هەرێمی کوردستان کراوە.